بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. بنراني برز خوشويست مسلمانانی عزیز، سلام و رحمتی خوای پروردگار برجێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان سای قورئان بە خزمەتان دەگەمەوە لە بابەتێکی نوێ، وەخوازیارم کە خوای پەروەردگار ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕس کات. خۆشەویستان، ئەگەر سەرنجی قورئانی پیرۆز بدەین، تەماشە دەکەین خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە بەشێکی زۆری سوورەتەکانی قورئان تەرکیز لەسەر ناردنی پێغەمبەران دەکاتەوە عەلەیهیمو سەڵات وەسەلام، و فەلسەفە و حکمەتی ناردنی پێغەمبەرانی عەلەیهیمو سەڵات وەسەلام باس کردووە بۆ ئێمەی شوێنکەوتوانی محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وەسەلام و بۆ سەرجەم بەشەریەت. و زۆرترین بڵێ قەومێک کە زۆرترین پێغەمبەری لە ناو داهاتوو بن عەلەیهیمو سەڵات وەسەلام بەنی ئیسرائیل بوون. بەڕاستی کە دیڕاسەی بەنی ئیسرائیل دەکەی کە ئەو هەموو پێغەمبەرەیان بۆ هاتوون، هی ئەوەیە کە زۆر سەرسەخت و زۆر لاڕێ بوون و زۆر خەسڵەت و سیفەتی زۆر ناجۆریان هەبوون، و ئەتوانم بڵێم کانگای خراپە و خراپەکاری بوون. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە عەبد و بەندەکانی خۆی بەهەنجەت نییە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە ناردنی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام هەموو خەڵکی بێ قسە دەکاتن، دەستەوەستانمان دەکاتن، بێ حوجە و بەڵگە و بورهانمان دەکاتن. لەبەرەوەش ئەو بەسەرهاتانە بۆ ئێمە بەڕاستی جێی هەڵوەستەکردنن و جێی پند و عیبرەت وەرگرتنن، و بە تایبەتیش ئەوەمان بۆ دەسەلمێندرێتن کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئیرادەی شەرعی خوای پەروەردگار وایە کە ئەو خەڵکە موسڵمان بێ، ئیماندار بێ. لەبەر هەندێش خوای پەروەردگار ئەو پەیامەی بۆ ناردوون و خۆ حەزی لەوەیە خەڵک ئیمان بێنێ، پێی خۆشە خەڵک ئیمان بێنێ، و پاداشتی ئەو خەڵکە دەداتەوە کە ئیمان دێنێتن، و تەشجیعی ئەو خەڵکانەی کردووە کە ئیمان بێنن. ئەوە ئیرادەی شەرعیە. و لەوانەیە خەڵکێک بڵێتن باشە مامۆستا مادام خوای گەورە ئیرادەی شەرعی وایە و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێی خۆشە و خوای پەروەردگار حەزەکە، ئەی بۆ هەموو خەڵکی هیدایەت نەداوە؟ ئەو کاتەی خۆ پێغەمبەری هەنە دەویستن، پێویست ناکاتن پێغەمبەر بێن. ئەو کاتەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەبێ پێغەمبەریش چۆن عالەمی مەلایکەی هەمووی وەکو یەک دروست کردوون، ئەیتوانێ و خەڵکە هەمووی هیدایەت دات و هەمووی لەسەر یەک دڵ بێ. وەلەو شاء رەبوکە لئامەنە من فی الأرض كلهم جەمیعا. ئەگە خوای گەورە بیویستایە خەڵک هەمووی ئیمانی دێنا، بەڵام ئەو کاتەی ئەو ئیمتیحان و ئیبتیلا و تاقیکردنەوە نەدەما، ئەو پاداشت و سزایە نەدەما. فەلسەفەی وجودی ئێمە لەو بوونەوەرەی هیچ تام و چێژ و لەزەتێکی تێدا نەدەبوو. گرنگیەکە لەوەیدایە ئێمە لەو دنیاەدا لە ئیختیبار و ئیمتیحان داینە. تەماشەشکن کاتێک کە قوتابی لە ئیمتیحان و ئیختیبار دەردەچێ، دەرەجەیەکی باش دێنێت، چەند
دڵخۆش دەبێ بەرهەمی ماندووبوونی خۆی دەبینیتەوە و کاتێک کە ئینسان ساقیت دەبێت دەکەوێتن کە قەزیەکەی بە هەند وەرنەگرتووە و ئیحتیمامی پێ نەداوە گرنگی بە بابەتەکەی نەداوە چەند خەفەتبار دەبێت چۆن پەنجەی خۆی دەگەزێت و چۆن واستە و واستەکاری دەکات بۆی کە تێپەڕێنرێت لەبەرەوە بابەت زۆرن لەو جانبەیدا ئینسان باسییان کا بەڵام ئەوەشە کە بەڕاستی خۆشەویستی و گەورەی و عەزەمەتی خوای پەروەردگارمان بۆ دەردەکەوێت لەو بابەتەیدا کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە زۆری پێخۆش بوو کە ئەو خەڵکە ئیمان بێنێەوە بەگوێی پێغەمبەران بکات و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە پێغەمبەرانی لە ناو خۆمان هەڵبژاردوون وەکو خۆمانن بەشەرن ئینسانن دەخەون برسی دەبن دەخۆنەوە دەنون زەواج دەکەن دەمرن هەموو ئەوەی کە بەسەرە تۆ دادێ بەسەرەوانیش دادێ بۆ ئەگەر خوای پەروەردگار تەبارەک و تەعالە مەلایکەتی ناردبان وەکو پێغەمبەر عەلەیهیمو سەڵات وەسەلام یەکەم قسەمان بەڕاستی ئەوە بوو جا دەمانگو کاکە بەخوا ئەوەی کتابە ئەمەش مەلایکەت باینەمەشە چیوانمان دەکرد کاکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگە مەلایکەت با دەمانگو بەخوا ئەو پێنج نوێژە کاکە ئەو مەلایکەتە پێی کراون خۆ بە مەلایکەت نین مانگەک ڕۆژ و جا کاکە ئەو پێغەمبەر بووە ئەو مەلایکەت بووە نە دەخوا و نەدەخواتەوە و نەماندوو دەبێ و شەو نوێژی کردوون تا بەیە کاکە شەو نوێژ ئاخر ئەو خەوی نەهاتووە ئەو هەنانویتن یعنی هیچ شتێکمان لێ وەرنەدەگرت یەکێک لە بەڵگە پوچ و بەتاڵەکانی ئەهلی کوفر و نیفاق ئەوە بووە لەو کاتەیدا توانە خوای بۆ مەلایکەتێکی ناکەیە پێغەمبەر خوای گەورە دەفەرمی ئەگەر مەلایکەتیشم ناربا بکرد با پێغەمبەر عەلەیهیمو سەڵات وەسەلام وەکو ئێوەم لێ دەکرد جلوبەرجی ئێوەم دەبەردەکرد بۆی کە لە ناوەنگۆ دابژێتن مەعاناتی ئێوە ببینێتن لە سوورەتی یاسین ئاەتی 13 تا کۆتایی ئەو پەڕە تا ئاەتی 27 پێم خۆشە هەڵوەستە لەسەر ئەو قسە شەیق و بەتامە بکەین کە خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون دەفەرمێ ئەی محەممەد عليه الصلاة والسلام نمونەی ئەو گوندە بێنەوە بۆ هاوەڵانت بۆ دەوروبەرت و بۆ ئەو خەڵکەی کە گوێت لێ ڕادەگریتن کاتێک کە چەند پێغەمبەرێکمان بۆ ناردن إذ جاءها المرسلون یعنی پێغەمبەرانمان بۆ ناردن بۆ گوندێکی بۆ شارۆچکەیەکی جارێ هەندێک شت هەیە مادام گوندەکە ناوی نەهاتوە هەندێک زانا دەڵێن ئەنتاکیە کە لە جەزیرەی عەرەبی زۆرترین پێغەمبەری تێدا هاتووە لەوێن دەرێ دەڵێن ژیان لەوێن دەرێ زۆرتر خەڵکەکە کۆبۆتەوە خوای پەروەردگار دەفەرمێ باز بکە کە ئێمە چەند پێغەمبەرێکمان بۆ ناردن بۆ خوای پەروەردگار حەریسە لەسەرەوەی کە ئەو خەڵکە پێی خۆشە ئەو خەڵکە ئیمان بێنێتن باوەڕ بێنێتن بەڵام باوەڕهێنان دەبێ بە ئارەزوومەندانە بێتن باوەڕهێنان دەبێ بە خۆشی بێتن باوەڕهێنان دەبێ بە ئیرادەی خۆت بێتن هیچ فشارێکت لەسەر نەبێ هەر کاتێکی فشارت لەسەر بوو بۆ باوەڕهێنان و ئیمانهێنان و پێی ناگۆترێ ئیمان پێی دەگوترێ نیفاق خوای پەروەردگاریش لەگەڵ نیفاقدا نییە پێی خۆش نییە عەبد و بەندەکانی نیفاق بکەن لەبەرەوە ئەو خەڵکە باش و چاک و پێگەیشت و تێگەیشتوی هەڵبژاردووە لە ناو ئێمەدا کردوونی بە پێغەمبەر و خوای پەروەردگار پەیامیشی پێ ڕاستپاردوون بۆی کە پەیامی خوای پەروەردگارمان پێ ڕابگەێنن دەفەرمێ إذ أرسلنا إليهم اثنين فكذبوهما دوو پێغەمبەرمان پێکەوە بۆ ناردن فكذبوهما بۆ فرعونی مەلعونیش دوو پێغەمبەری پێکەوە ناردن موسا و هاڕون عەلەیهیمو السەڵات وەسەلام بۆ ئەو گوندەش دوو پێغەمبەری ناردن بەڵام ناوەکانی نەداون لێرانە ئیشمان بە ناوەکانیان نییە
لێرانە عیبرەت لە چییە؟ لە مەفهومی ناردنی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام. فەکەذەبوهما هەردووچیان بە درۆ زانین. ئاگاتان لێبێ کە بڵێ بە هەردووچیان بە درۆ خستنەوە خەتەرە ئەو کەلیمەیە. بۆ چکە کوتت کابرا بە درۆی خستەوە یعنی خۆی لە خۆیدا کابراایکی درۆزنە، ینی درۆیەکەی لێ سۆر کردەوە. فەکەذەبوهما بە درۆیان زانین، ئیقراریان نەکرد لە ئەو حەق و ڕاستیەی کە پێیانە. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کۆها خوای گەورە بە هەنجەتنی لە عەبد و بەندەی خۆی بڵێ مادام و دوو پێغەمبەرم بۆ ناردن عەلەیهیمو السەڵات وەسەلام تەواو بنوویسە، هەمیان بنووسیتن لە بۆ ئەسفەل و سافلین. نا دەفەرمێتی فەعەزەزنا بثالث. ئەو جا پێغەمبەرێکی دیکەشمان بۆ ناردن فقالوا ئینا ئیلەیکم مرسەلون. هەر سێکیان فقالوا گوتیان ئێمە نێردراوی خواین بۆ ئێوە، خوای گەورە ئەمەی ناردوین بۆ ئێوە کە ڕێنمونیتان بکەین. ها ئەسڵی قەزیەکە زۆر خورد ناکاتەوە خوای پەروەردگار، پێویستی بۆ تەفاسیلەی ناکاتن. طبعا هەر ئەوەندە نییە. فقالوا ئینا ئیلەیکم مرسەلون، ئێمە نێردراوی خواین بۆ لای ئێوە. طبعا هەر نێردراوێک بێتن کۆمەڵە پەیامێکی پێیە. لێرانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە هەندێک شوێنان پەیامەکەی باس کردووە. وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله. ئەو خەڵکە لە چوارچێوەی ئەمر و فەرمانەکانی خوا گوێڕایەڵی پێغەمبەران دەبێتن عەلەیهیمو السەڵات وەسەلام. ئەو جا هەموو پێغەمبەرانیش کە هاتوون چیان بە قەومەکەی گوتووە؟ ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت، خوا بپەرستن و خۆتان بپارێزن لە تاغوت. جا بە شەیطان تەفسیر کراوە بە سوڵتە و دەسەڵاتێکی زاڵم کە ئەو کاتێک کە خەڵکی بەرەو فەساد و بەرەو خراپە و خراپەکاری ڕێ کردووە. قالوا ما أنتم إلا بشر مثلنا وما أنزل الرحمن من شيء إن أنتم إلا تكذبون. دائما خۆشەویستانم ئەوانەی کە ڕوبەڕووی پێغەمبەران بوونەوە و ئەوانەی کە دژایەتی پێغەمبەرانیان کردو عەلەیهیمو السەڵات وەسسەلام، ئەوانە بوون کە مستەفید بوون لەو خەڵکە غەریب و مەڕ و فەقیر و هەژارێک کە وەکو مەڕ بوون، هەرچی هاتووە هاژۆتیتی و هەرچی هاتووە پێشە خۆی داوە و خێر و بێری ئەو خەڵکەی خواردووە و خۆی مسەڵەت کردو بەسەر ئەو خەڵکەیدا. دائیمەن ئەوانە بە جواب هاتوون. چێ بە جوابات لە پێغەمبەری ئێمە عەلەیهی السەڵات وەسسەلام؟ ئەبوو جەهل و بڵێ ئەبوو جەهلەکان بە توێپەڕیون، ئەوانەی کە دەسەڵاتدار بوون، ئەوانەی کە خاوەن پێگە بوون، ئەوانەی کە مستەفید بوون لەو وەزعە فاسدەی کە هەیە، ئەوان ڕوبەڕووی بوونەوەتیان ئەمە باوەڕت پێ ناکەین و تۆ ڕاست ناکەی. بەرژینێکی قایم بێ لە پێغەمبەری خۆمان عەلەیهی السەڵات وەسسەلام. لێرانش ئەوانە جانێوە هەر وەکو ئێمەن، وەکو ئێمە ئینسانن، وەکو ئێمە بەشەرن. وما أنزل الرحمن من شيء، خوا هیچ شتێکی نەناردووە بە صیفەتی ڕەحمانیش، چونکە هەندێک صیفەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ناو و صیفەتی خوای پەروەردگار مەشهور بوون لە ناو خەڵکی. یەکێک لەوانە کەلیمەی ڕەحمانە. وما أنزل الرحمن من شيء، ڕەحمان هیچ شتێکی نەناردووە بۆ ئێمە. یعنی ئەوان تەسەووریان وایە دەبوا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە جوبریل بڵێ یەکەیەکە لە دەرکەیان بدا بڵێ من جوبریلم هاتووم قاسیدی خوای پەروەردگارم بۆ تو، کە شتێکی نامەعقولە. یعنی گەوەی لاتیەکێک لە دەرکەدرانی چی؟ یەکێکە لە ناوتاندا ئەوانەی کە خوای پەروەردگاریش هەڵی بژاردوون ئەو خەڵکە هیچ گلەی و گازاندەیەکی لێ نەبوون. وەکو لەو ڕۆژانە شایدیەکی مەسیحیەک لە مصر بڵاو بۆتەوە، ئافرەتێکی مەسیحیە بۆ موسڵمانان، دەڵێ دەشێ موسڵمانان ڕەفزکەین و هەر باسی ئیخوان دەکاتن، بەڵام یەک شتە کە من مەسیحم لەو وڵاتەیدا دەژیم دەڵێت تا ئێستانەکە پاکترین و چاکترین و یعنی ڕێک و پێکترین خەڵکی خوان لەسەر ڕووی زەوی لە هەموو ڕوویەکەوە. زاشتی زۆر باز دەکا و بەرنامەکەمان نییە من باسی کەم. بەستێم بەس ئینسانی ئیماندار و موسڵمان دەبێ ئاوا بێت دوژمنانیشی شایەتی بۆ بدەن. ئەوانەش کە خوای پەروەردگار هەڵی بژاردون هەموو شایەتیان بۆ داون کە ئینسانی باش و چاک و پاک بوون،
بەڵام کە هاتۆ فەرموویتی لەسەر ئەو عەقیدە لار و ئەو خوڕافیات و ئەو زوڵم و ستەمەی کاتانەوە لانێن وەرن بە قسەی خوا بکەن، مەسلەحەت و بەرژەوەندی زاڵم و ستەمکارەکان لەوێن دەرێدا کەوتۆتە ژێر پرسیار لەبەرەوەی ڕوبەڕوویان بووینەوە. ئین ئەنتم ئیلا تەکذیبون، ئێوە درۆ دەکەن، یعنی ئێوە نێردراوی خوانین بۆ لای ئێمە. ئەوجا خۆی پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ، یعنی یەک شتان ئاگا لێ بیتن زۆر مهم ئەو خاڵە، ئینسانی بانگخواس نابێ بە قسەیەکی هەڵچیت. ئامۆژگاریم بۆ خۆم بۆ هەموو مامۆستایانی ئاینی بۆ هەموو بانگخوازان، جاری وایە لە بەرنامەیەکی کابرا دەیوێ تووڕەت کاتن، قسەیەکت پێ دەڵێ، قسەیەکی بە تۆ دەڵێ، دەیوێ بزانی داخۆ تا چەند سەبر و تەحەمولت هەیە شێلوت کاتن لە ئەسڵی بەرنامەکەی بتباتە دەر. ئەتۆ نابێ بە قسەی بکەی، نابێ هەڵچی، نابێ جوین فرۆش بی، نابێ جوینان بدەی، نابێ خۆ شێلوکەی، نابێ لە ئەسڵی مەنهەجەکەی دەرچی. هاوان باوان دەڵێن ئەنگۆ درۆزنن، زۆر ناخۆشە تو سێ پێغەمبەری خوا پێیان بڵێ درۆزنن ئێوە. ئەوان چۆن وەڵام دەدەنەوە؟ قالوا ربنا يعلم إنا إليكم لمرسلون. هەر بەلای ئەوەدانە ڕۆژن دیفاع لە خۆیان بکەن، وەڵڵا ئەمە ڕاستگۆینە و درۆ ناکەین و گۆ درۆزن وەزەکە تێک بچێت و ببێتە خەپشە و بێتە شەڕەشەق. نا، زۆر بە هێوری دەفەرمون قالوا ربنا، نەیانگۆ ڕەحمان ئەوان، پەروەردگاری ئێمە، ئەو خوای ئێمە، چونکە ئەو کاتانە خەڵک خوای دیکەی پەرستوون، ئەوە ئیحایەکە کە ئەوانە خوانین خوایەکی دیکەی کە خوای ئێمەی ڕەوانە کردو بۆ ئێوە. قالوا ربنا يعلم إنا إليكم لمرسلون. ئەو خوایە تەبارەک و تەعالا بۆ خۆی ئاگادارە کە ئێمەی بە تەئکید بۆ ئێوە ڕەوانە کردووە. ئەوجا وما علينا إلا البلاغ المبين. ئێمە هیچ شتێکمان لەسەر نییە ئللا ئەوەیە کە هەموو ئەو شتانەی کە خوا پێی گوتوین پێتان بڵین. بەلاغی مبین ئەوەیە کە ئەو پەیامە بەڕێک و پێچی لە جەوێکی هادی بەبێ هەڕەشە و گوڕەشە و بەبێ تەجریح پێی بڵێ بە کابرایی. ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە خوای پەروەردگار فەرمووی فەصدع بما تؤمر، ئەوجا خەڵکەکەی هەمووی کۆ کردەوە خزم و کەسەکانی و یا فلان و یا فلان و یا بەنی فلان و یا بەنی فلان، پێی فەرموون ئەم پێغەمبەری خوام بۆ ئێوە. خوای پەروەردگار ئەو پەیامەی پێدا ڕەوانە کردووە. لێرانەدا ئەو بەلاغە مبینە زۆر گرنگە ئینسان بیگەینێتە مەنزڵ و ئیشی لەسەر بکاتن و دڵسۆز بێ لەگەڵ ئەو بەلاغە مبینە و پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام دڵسۆزترین خەڵقی خوا بوون بۆ خەڵکەکەیان و پێیان خۆش بۆ خەڵکەکە ئیمان بێنێ، خەڵکەکە مسلمان بێ و خەڵکەکە هیدایەتی خوای پەروەردگار وەربگرێ و خەڵکەکە بە دوای حەز و ئارەزوەکانی خۆی نەکەوێتن و بە دوای زاڵم و ستەمکاران نەکەوێتن و خەڵکەکە ڕێی هیدایەت بگرێ. ئەو کەسانی کە ڕێی هیدایەت دەگرن و ڕێی هیدایەتیان گرتووە، هەم بۆ خۆیان مرتاحن لەم دنیایە و هەم بۆ خۆیان سەربەرز و سەرفرازن لەم دنیایە و هەم بۆ دەوروبەری خۆشیان بەڕاستی ئەتوانم بڵێم دەبنە مۆمێک دەوروبەری خۆشیان ڕووناک دەکەنەوە کە ئەوە لە حەڵقەی داهاتوو باسی دەکەم کە ئەو پیاوەی کە دیارە ئەو سێ پێغەمبەرە مفەسرین دەفەرمون بەلای پیاوێک داهاتوون کە نەجار بووە لە زۆرێک لە ڕیوایەتەکان کە دەڵێن ناوی حەبیبی نەجارە. ئەو پیاوە ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وسەلام داوای لەگەڵ دەکەن، بانگەوازی دەکەن بۆ دینی خوای پەروەردگار. ئەو پیاوە مسلمان دەبێ، ئیمان دێنیتن و کاتێک کە دیارە لە هەمان شارن لە هەمان شوێنن، کاتێک کە دەبینی ئەوانە ئەو پەیامە ڕەت دەکەنەوە، ئەو دەچێت ئەو شوێنەی کە ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وسەلام گفتوگۆ لەگەڵ ئەو خەڵکە دەکەن خۆیان دەگەینیتێ، بەڵام ئەوە دەبێ بۆ حەڵقەی داهاتوو بێ هەڵوەسەی زۆری دەبێتنەوە کە ئینسانی دڵسۆز شەرت نییە هەر پێغەمبەری خوا بێتن بڵێ وەڵا کاکە مادام پێغەمبەر نەماون هەمومان دەستان لە خۆ بەردەینەوە. ئەمڕۆ هەمومان دەبێ وەزیفەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام جێبەجێ بکەین بۆ دڵسۆزیمان بۆ کۆمەلگە و مجتەمەع و کۆمەلگەکەمان، بۆی کە بتوانین زۆرترین ڕێژەی ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لەسەر ڕووی زەوی دەژیتن سوودمەند و بەهرەمەند بێ
لە پەیامی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام. بابەتەکە لە بەلاغی مبین بەجێ دێڵین کە بەلاغی مبینەوەیە کە بەڕاستی هەرچی کە خوای پەروەردگار ناردوویەتی ئینسانۆکو خۆی بیگەینیتن و کەم و زیادی تێدا نەکاتن. لەبەرۆش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئەو پەیامەت پێڕادەگەیەنین وەکو خۆی بیگەێنە وەکو خۆی نەیگەینی فەما بەلەغتە ریسالەتە، پەیامی خوات نەگەیاندووە، پەیامی خۆت گەیاندووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەیامی خوای پەروەردگاری گەیاندووە و خوای پەروەردگاریش عاقبەت خێرمان بکاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. تا برنامج داهاتوو تا حلقەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم، خوا یار و یاوەری هەموو لایەکمان بێت.